سڵاوتان لێبێت تۆم کاتتان باش من ڕاویارم لە شارپرێسەوە گرنگترین هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. سەرەتاش گرنگترین ناونیشانەکە. حکوومەتی هەرێمی کوردستان تەواوی قەرزەکانی کۆمپانیایەکی تورکی دایەوە. لە سبەینێوە هاوڵاتیانی هەرێم بەبێ ڤیزا دەتوانن سەردانی ئێران بکەن. وەزارەتی پەروەردە سکاڵا لەسەر ئەو کۆمپانیایە تۆمار دەکات کە لە جیاتی نەوت بەنزینی دابووە خوێندنگەیەک. وەزارەتی پەروەردە سکاڵا لەسەر ئەو کۆمپانیایە تۆمار دەکات کە لە جیاتی نەوت بەنزینی دابووە خوێندنگەیەک. دکتۆر ئالان حەمەسەعید وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێم لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا لە سلێمانی ئاشکرای کرد لەبارەی ئەو ڕووداوەی هەفتەی ڕابردوو لە سلێمانی ڕوویدا و خوێندنگەیەک سووتا سکاڵا لەسەر ئەو کۆمپانیایە تۆمار دەکەن کە نەوتەکەی دابەش کرد. وتیشی پەروەردەی ڕۆژهەڵاتی سلێمانی کەمتەر خەم بووە بۆ لەمە دووە پێویستە بۆ دابەشکردنی نەوت بەسەر خوێندنگەکاندا پشکنین لە وەزارەتی سامانە سروشتیەکان بکرێت و هیچ خوێندنگەیەک بەبێ پسوڵەی سامانە سروشتیەکان نەوتەکە وەرنەگرێت. وەزیری پەروەردە ئاماژەی بۆ ئەوەش کرد ئەو کۆمپانیایی بۆتە هۆکاری زیان گەیاندن بە خوێندنگەکە و مامۆستا و فەرمانبەرانی پەروەردە پێویستە قەرەبوویان بکاتەوە. ڕۆژی هەفتەی ئەم مانگە بەهۆی ئەوەی لە جیاتی نەوت بەنزینیان وەرگرت بوو تانکی سوتەمەنی خوێندنگەی بەردەکەڕی بنەڕەتی گەڕیگرت و بەهۆیەوە 3 کەس سوتان. حکوومەتی هەرێم تەواوی ئەو قەرزانە بە کۆمپانیایەکی تورکی دەداتەوە کە بڕەکەی 120 ملیۆن دۆلارە. کۆمپانیای گێنەڵ ئینەرژی تورکی لە ڕاگەیەندراوێکدا ئاشکرای کردووە نزیکەی تەواوی قەرزەکانی کە 120 ملیۆن دۆلار بوو لە حکوومەتی هەرێمی کوردستانی وەرگرتووەتەوە. کۆمپانیا تورکیەکە ئاماژەی بۆ ئەوەش کردووە لە بەرامبەر فرۆشتنی نەوتی مانگی حوزەیران 59 ملیۆن دۆلاری لە حکوومەتی هەرێم وەرگرتووە و بەو پێش ئێستا کۆمپانیاکان نزیکەی هەموو ئەو پارانەی وەرگرتووەتەوە کە پێشتر پێی نەدرابوو. لە ماوەی ساڵانی ڕابردوودا حکوومەتی هەرێم بڕی 32 ملیار دۆلار قەرزار بوو کە بەشێکی زۆری ئەو قەرزە هی کۆمپانیا گەورەکانی بواری نەوتەکە لەگەڵ هەرێم مامەڵەی دارایی و نەوتیان هەیە. لە سبەینەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان تەنیا بە پاسپۆرتەکانیان و بەبێ ڤیزا دەتوانن سەردانی ئێران بکەن. عەبدوڵڵا ئاکرێی بەڕێوەبەری گشتی پەیوەندیەکانی نێوان هەرێم و کۆماری ئیسلامی ئێران ڕێکەوتنێکی نێوان هەردوو حکوومەتی ئاشکرا کرد سەبارەت بە سەردانی هاوڵاتیانی هەرێم بۆ ئێران. ئاکرێی ئاماژەی بۆ ئەوەش کردووە هاوڵاتیانی هەرێم بەبێ ڤیزا دەتوانن سەردانی ئێران بکەن و تەنیا لە ڕێگەی پاسپۆرتەکەیانەوە دەچنە خاڵە سنووریەکان و لەوێ دەرفەتیان پێدەدرێت بۆ ماوەی 1 مانگ لە ئێران بمێننەوە بەبێ ئەوەی پێویستیان بە ڤیزا هەبێت. وتیشی لە سبەینە یەکشەمەوە هاوڵاتیان دەتوانن لە تەواوی خاڵە سنووریەکانی نێوان هەرێم و ئێرانەوە بەبێ ڤیزا هاتوچۆ بکەن و ئەو ڕێکەوتنەی کراوە لە نێوان هەردوو لا دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە. سەرکردەیەکی باڵای ڕەوتی حیکمەڕایگەیان سێشەمەی داهاتوو کابینەی نوێی حکوومەتی عێراق لە پەرلەمانەوە دەنگی پێدەدرێت. کەرەم خەزعەلی سەرکردەی باڵا لە ڕەوتی حیکمەڕایگەیاند هەموو ئاماژەکان بۆ ئاراستەیەن کە لە ڕۆژی سێشەمەی داهاتوو پەرلەمانی عێراق دەنگ لەسەر کابینەکەی محەممەد شیع سوودانی دەدات. ئەو سەرکردەی ڕەوتی حیکمە ئاماژەی بۆ هۆش کردووە ئەزمون و توانە و دەستپاکی مەرجی سۆدانین بۆ هەڵبژاردننی کاندیدەکان بۆ پۆستە وزاریەکان. خەزعەلی وتوشێتی محەممەد شیع سوودانی سەرپشکە لەوەی کە کێ بۆ پۆستەکان هەڵدەبژێرێت. ئەوەش لە کاتێکدا لە دوای هەڵبژاردننی سەرۆک کۆمار محەممەد شیع سوودانی وەک سەرۆکی ئەنجومەنی وەزیران ڕاست پێدرا بۆ پێکێنانی حکوومەت و بڕیار بوو ئەمڕۆ دانیشتنی پەرلەمانی عێراق بۆ دەنگدان بە کابینەکەی بەڕێوە بچێت بەڵام بۆ کاتێکی نادیار دواخرا. بەغدا دەیەوێت لە ڕێگەی زبڵەوە وزەی کارەبا بەرهەم بهێنێت. شارەوانی بەغدا ڕایگەیاند لەگەڵ چەند کۆمپانیایەکی جیهانی هەنگاوی کرداریان دەست پێ کردووە بۆ دەستپێکردنی پرۆژەی گۆڕینی خاشاک بۆ وزەی کارەبا.
محەممەد ڕوبەعی وتەبێژ بە ناوی سەرۆکایەتی شارەوانی بەغدا بە ئاژانسی هەواڵی واعی ڕاگەیاندووە شارەوانی بەغدا بە هاوکاری لەگەڵ کۆمپانیا وەبەرهێنەرە جیهانیەکان بەردەوامە بۆ گۆڕینی زبڵ و خاشاکی بەغدا بۆ وزەی کارەبا و تووشێتی کۆمپانیەکان ئامادەن و ئەوانیش خەریکی ئامادەکردنی بەڵگەنامە پێویستەکانی تەواوکردنی ڕێکارە یاساییەکانن بە تایبەت وەرگرتنی ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی کارەبا بە مەبەستی کڕینی ئەو کارەبایی لە پاشەڕۆکانەوە بەدەست دەهێنرێت بەو نرخەی لەگەڵ وەبەرهێنەردا دەگونجێت. جەختیشی کردووەتەوە بە پێی پلانەکانیان دوو کارگە لە هەردوو بەری کەرخ و ڕەسافەی شاری بەغدا دروست دەکەن بۆ ئەوەی ڕۆژانە بتوانن 4,000 تۆن پاشماوەی زبڵ و خاشاک بسووتێنن. ژمارەیەکی زۆر لە وڵاتان لە زبڵ و خاشاکەوە وزەی کارەبا بەرهەم دەهێن و هاوشێوەی سوتەمەنیەکانی تری وەکو غاز و نەوت بە سوتەمەنی هەژماری دەکەن.